حقیقت ئەوەیە لە دوای 44 ساڵ داسەپاندن و لە سەرکارهاتنی کۆماری ئیسلامی ئێران ئەوەی لە چەند مانگی ڕابردوو دیتمان لە شارەکانی بە تایبەت کوردستان و هەموو ئێرانیش حقیقت ئەوەیە کە لە 44 ساڵی ڕابردوودا بێوێنە بوو. بۆچی بێوێنە بوو؟ ڕاستە هەر سەردەم قەدەر مزاهرە و شت بووە لە مەسلەی ئیسلاح تەڵەبەکان، لە مەسلەی ساڵی 92 خۆیان 3 ساڵەوە پێش، بەڵام ئەوەی کە ئەم جارە تەحەدایەکی ئەوەندە گەورە بوو، ئەوەندە گەورە بوو، ئەوەندە مەزلومانە بوو، ئەوەی کە کچێکی تقریبان بڵم منداڵی ژێنی 22 ساڵ تەمەنێکی زۆر نییە بەڕاستی بۆ گەنجێک و تەواو گەنجە لە چۆ بۆ سەفەرێک بۆ تارانێەوە لەوێ لەسەر ئەوەندەی کە تۆزە قژی دیارە ئەبە و شێوە بێڕەحمانە دەیکوژن. ئەمە بوو بە نقطەیەک، بوو بە سەرخانێک کە بەڕاستی کۆمەڵانی خەڵکی هێنا سەرجاددا و لە هەمووی گرنگتر ئەو کاتە بوو کە لە ناشتنی ژینایدا لە گۆڕستانی سەقز ئەم ئەو دروژمە هاتە کوتن کە چاوەڕوان نەکراو بوو لە سەرتاسەری ئێرانە و ئەمن دەتوانم لێرە بە دڵنیایی پێت بڵم کۆمەڵانی خەڵکی ئێرانە ئەو دروشمەیان بەڕاستی وەکو شۆچێک پێیان وابوو خۆستیانەوە ئای ئەوە چ دروژمێکی جامعە، چ دروژمێکی بەربڵاوە، چ دروشمێکی خۆشە، چ دروشمێکە هەموو شتێکی دەتوانین تێدا ببینی. ئەوە بوو کە لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا ئەو دروژمە بوو بە هێژمۆنی و سەرتاسەری ئێرانەی گرتەوە و هەروەکو بۆ خۆتان ئاگادارن لە هەموو شارەکان و بە تایبەت شارەکانی کوردستان وای لێ هات کە کوردستان ببێتە مەشعەلێک، ببێتە ڕێنوێنێک، ببێتە ئەوەی کە تەنانەت ئەو فارسانەی کە تا دوێنێ پێرێ، ئەو نەتەوانەی دیکە ئێرانێک کە تا دوێنێ پێرێ ئێمەیان قبول نەبوو، کوردیان قبول نەبوو، ئەو جار هاتبوونە سەر تەلەڤیزۆنەکان وەدایان کورد دەبێ لە کوردستانەوە ڕەهبەریمان بکرێت، لە کوردستانەوە ئەو شۆڕش چەخماخەی لێداوە، لە کوردستانەوە دەبێ ئێمە خۆمان ئامادە بکەینەوە بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران. و ئەو ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران بوو بە دروشمی ورد تا درشتی سەرتاسەری خەڵکی شارەکانی ئێرانە و کوردستانی شەروە لە پێشەوە بوو. بۆ کوردستان لە پێشەوە بوو بۆ ئەوەی کە بمانەوە نەمانێجا و خۆمان دەزانین لە دەردی خۆمان حاڵین بە هەر جۆرێکی بێت حیزبێک کە بوو، دوو حیزب هەبوو، ناوەندێکی هاوکاری هەبوو، لەبەر ئەوەی فارسەکان یا لە تاران یا لە شیراز ئەویان نەبوو بەربڵاو بوون و بۆیە ئێمە تقریبەن ڕۆڵی ڕەهبەریمان گرت. ئەنی کاکێ من ئەمە لە مێژووی ئێرانێدا ئێران دەورەیەک دەسەڵاتداری بە شیعەی ئەسنا عەشەری قەرزدار بوو. ئەمە یەکەم جارە کە ئیسلام باڵی شیعەکەی لە وڵاتێکی گەورەی وەکو ئێرانە دەسەڵاتی سیاسی و کۆمەڵایەتی و ئەسکەری بەدەستەوە بگرێت. بۆیە ئەوان وەکوەوەی کە بەڕاستی یەکجێ لە ئاسمانەوە بەربوو بێتنەوە، ئەوەندە هەلەکەیان بۆ گونجاو بوو، ئەوەندە هەلەکەیان ئەوە بوو پێ خۆش بوو کە ئێستا کوونێ زەحمەتە بە ئاسانی بەری بدەن، زۆریان بۆ زەحمەتە. ئەوە کووەی وایە کە تۆ لە ناکاو شتێکی زۆر جوان و زۆر شتێکی گەورە بۆ مناڵەکەت دەکڕی، ئەو مناڵە نایەوە لە دەستدا. جمهوری ئیسلامی سەرانی ئەوانەی کە شەو و ڕۆژ دانیشتبوون لە پشت مەقەڵی و بۆ تریاک کێشان و بۆ ئەوانە لە ناکاو بوون بە کوڕێ، بە شەوێ بوون بە کوڕێ. یعنی ئەمە چاوەڕوان نەکراو بوو بۆیان. بۆیە ئێستا کوونێ ئەگە بمان دەوێت ئێمە و نەتەنیا ئەوان ڕێگایەکی دیکەیان گرتە بەر لە ئەوڵەوە نەیان کردوەکو زۆربەی دیکتاتۆرەکان تەنیا خۆیان و عائیلەکەیان و کوڕ و براو ئەوە بێت. ئێستا تازەوای لاتوە، بەڵام لە بیدایەتەوە ئێوە دەزانن کە ئەوان هاتن
و بەناوی مستەزعاف لەشکرێکی گەورەی فەقیر و هەژاریان هێنابوو سەروەی کە میلیشایەک بۆ خۆیان دروستکەن و ئەو جار هاتن کۆمەڵێک خەڵکێک کە لەبیر چوو بوونەوە لە کۆمەلگا کۆمەڵێک خەڵکێکە کە ئەستەن حیسابیان بۆ نەدەکرا هاتن کردیانن بە شر یەکیان کردە سپای فەرماندەی سپای پاسداران یەکیان کردە فەرماندەی سپای قودس و ئەمانە لە شخصیەتیان پێدان بەو کەسانەی کە لە کۆمەلگادا لەبیر چوو بوونەوە ئەوە بوو بە پشت و پەنایەک بۆیان و ئەو میلیشیا تایبەتیەی خۆیان کە دروستیان کرد بە نێوی سپای پاسداران و کۆمەڵانێکی خەڵکی زۆر تۆ بڵێ 10 میلیۆن 15 میلیۆن لەوەی مستەفید بوون ئەومانە ئاوا بە ئاسانی بەری نادەن ئەوان تا دوی نێوپێرەکانە بۆ پارۆنانێکی 1000 دەرگایان دەکردەوە ئێستا لە ناکاو بۆتە فەرماندەی نیروی ئینتزامی بۆتە فەرماندەی نازانم پۆلیسی ئەخلاق بۆتە فەرماندەی سپای پاسداران و ئەمە بەتایبەت یەک شتیش فاکتەرێکی دیکەی کە گرنگکەیە ئەویش ئەوەیە ئێران خۆی تووشی شەڕێکی کرد لەگەڵ سەدام حوسێنی لە ساڵانی هەشتاکاندا بیدایەتی هەشتاکاندا ئەوە تقریبەن هەموو دەنگێک و ناڕزایەتێکی داپۆشی و ئەوان لەژێر ناوی ئەوەی کە ئەمە لە شەڕی نیشتیمانی داین لە شەڕی میهەنی داین هەموو دەنگێکیان بێدەنگ کرد تەنانەت ئەگەر تۆ لە بیرتان بێت ساڵی بیدایەتی هەشتا ڕێکخراوی وەکو ڕێکخراوی چەپی وەکو چریک و توودە و ئەوانە هەموو چوونە ژێرباری ئەو دروشمە درۆزدانە ئەو دروشمە ناڕەسەنەی کە ئەمە ئێران دە شەڕێکی میهەنیدایە لە شەڕێکی نیشتیمانیدایە ئێمە ناکرێت شەڕی نیشتیمانی بکەین بۆ خۆم لە بیرمە لە بیدایەتی ساڵی نێوڕاستی ساڵی 79 کە لە کوردستان شۆڕش دەستی پێکرد پێشمەرگەی دموکرات و کۆمەڵی بەدی هاتن و ئەوە چریک و ئەوانەمان لەگەڵ بوو زۆر ڕێکخراوی وەکو پەیکار و ڕزمەندەگان و ڕای کارگەر و چوزانم چیمان لەگەڵ بوو و کوردستان جمەی دەهات لەو ڕێکخراوانە لە ناکاو کە شەڕی عێراقی دروست بوو ئەوانە هەمووی هاڵاتن پاشەکشیان کرد بەرەو تاران و شارەکانی ئێرانە و لەوێ تئۆریان دروست کرد کە ئێران لە شەڕێکی میهەنیدایە ئێمە دەبێ هەموو شتێک داخەین هەموو شتێک وە بچین پاڵ وە سەرانی و خودی خومینی بدەین و نەیەڵین نیشتیمانەکەمان بکەوێتە خەتەر نیشتیمانەکەمان نەکەوێتە دەستی بێگانەی بەعسی و ئەوانە ئەوە بۆ خۆی یارمەتی دەرێکی یەکجار زۆر وەدە و ڕگایشدا کۆمەڵێک بەڕاستی دەبێت پێ لە سەروەی دابنێ کۆماری ئیسلامی وەک دیکتاتۆرەکانی دیکە نەبووە کە بەس خۆیان و خانەوادە و بنەماڵی خۆیان پێی ڕاگەیشت بێتن نەخێر بە کۆمەڵی خەڵکی دیکەش ڕاگەیشتن کە ئەو کۆمەڵانی خەڵک بۆ ڕوویدا ئەوە حقیقەتێکە کە ئەوە دەمەویست ئەوت پێ بڵم کاکێمەجان کە جمهوری ئیسلامی بێبناغە نەبوو شای ئێران کە ڕووخا هەر خۆی و ژنەکەی و 4-5 ژەنەڕاڵ و شتی ئاوا بوون بەڵام ئەوە حقیقەت ئەوەی ئەوە تا تۆ دەبینی لەسەر جادەکان دەیبینی ڕۆژانە ژن دێتە سەر جادەی و پەلاماری ژن دەدا ژن دێتە سەر جادەی بە چارشێوێکی عەبایەکەوە و پۆلیسە ئەمانە هەمووی دەبێت پیاو لێ بکۆڵێتەوە کە بۆچی وایە کرد چونکە ئەو ژنە بە درێژایی عمری بێشەخصیەت بووە هیچی نەبووە نەدیوبەدی بووە بەڵام ئێستا لە ناکاو ئەو دەسەڵاتی پێدراوە و دیفاع لەو ڕژیمە دەکا کە ئەو دەسەڵاتی پێداوە منداڵەکەی بەبێ هیچ بەربەستێک جامعەی بۆ خۆی کاری پەیدا دەکا کاری هەیە معاشی هەیە خەڵک لە برستان دەمرێ ئەو معاشی چاچەیە بۆیە ئەمە دەبێ بە هێندی وەربگرین کە ئەو تو خەڵکە بۆ لە پشتەرێتی ئەوەی کە ئاوا خامۆش بوو حقیقەت ئەوەیە کە دەگەڕێتەوە دوو هۆکارێک ئەوەیە کە ئەو جۆرەیکە ئێرانیەکان چاوەڕوانیان دەکرد و بە ئومێدی ئەوەی هاتبوونە سەرجادەی زۆرتر کە وڵاتانی غەرب کە چەند ساڵە هاوار دەکا ئەمریکا دژی ئێران و ئیسرائیل دژی ئێران و ئینگلیز دژی ئێران و ئەوانە بەڕاستی ئەو وعد و وەعیدانە هەمووی بوو بە پوش و جلهێزەکان بەرژەوەندی خاصی خۆیان لەگەڵ ئەو زورە وڵاتانی وەکو ئێرانە قوربانی سەدەقەسەری من و منداڵی من و تۆ ناکە ئەوە حقیقەتێک بوو کە ئەو جوورەی کە چاوەڕوان دەکرا کۆمەڵانی خەڵکی ئێران کە ئەمریکا دەست بە جێبێتە سەرخەت یا ئیسرائیل لە جگایەکەوە لێیدا یا وڵاتانی دیکە سپای پاسداران
بخەنە تەحریمی و حەساری لەسەردا بدێن ئەوە ڕووی نەدا تا ئێستاشی لەگەڵ بێت تەواوی ڕەوەندی ئێرانی لە دەرەوەی وڵات هاوارە دەکا کە سوپای پاسداران بچێتە لیستی تەرۆریستەوە، بەڵام ئەوە ئینگلیس و فەڕەنسە و وڵاتانی ئوروپایە تا ئێستا نەیان کردو. بۆ نەیان کردووە خەیەوە تا دوێنێ پێرە دەتان کود ئێران وایە وێران غەزەب بە ئێران بەڵایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نایکەن. حەقیقەت ئەوەیەکە ئێمە باشمان بیر لێ نەکردبەوە کە بەرژەوەندی وڵاتانی زلهێز وڵاتانی ئوروپا بە تایبەت لە مەسلەی وزە و لە مەسلەی نەوت و غازدا یەکجار لە بەرژەوەندی مناڵە فەقیری شارەکانی ئێران گەورەترە بۆیان و ئەوان ئەوەی بە قوربانی ئەوەی ناکەن. بۆیە وردە کە دیتیان وڵاتانی غەرب تەنانەت ئەو شتە سادەیە کە هەموو کەس ئینتزاری هەبوو بە یەک ڕۆژ وڵاتانی ئوروپایە بیکەن و هیچ نەبێ سپای پاسداران بخەنە لیستی تۆرۆریستەوە، حتا ئەوەشان نەکرد. وردە خەڵک سار بووەوە. بەڵام ئەوە بۆ معنای نییە کە ئەوە ئاگری بن خۆڵەمێشە و ئەوە هەر قەدەرێک سەر هەڵدەداتەوە، هەر دوور نەڕۆین دوێنە شەوێ لە جێژنێکیان هەیە ئێرانیەکان بەنێوی چارشەمبە سووری کە ئاخر چارشەممەی ساڵە دیسانەکانە سەر شەقامەکانی شارەکانی ئێرانە دووبارە شلوغ بوونەوە بە ناوی چارشەمبە سووری و ئاگرکردنەوە. خەڵکێکی زۆر تابەری بەیانی لەسەر جادەکان بووە و ئەمە هەر هەڵدەداتەوە. بەڵام ئەوەی کە پرسیاری ناوەڕۆکی پرسیاری جەنابتە بۆ خامۆش نەبووە، بەڵام بەڵێ سارد بۆتەوە، بەڵێ کەم بۆتەوە لە زۆربەی شارەکان تا ڕادەیەکی زۆر دامرکاوە. ئەوەش بەهۆی وەیەوە کە خەڵک تا ڕادەیەکی زۆر لە غەرب لە ڕۆژاوە لە ئەمریکا لە ئوروپا ناومێدە. لێرەوە من دەیڵێم ئەوە بە یەکجاری خامۆژ نابێ. کۆمەڵانی خەڵکی ئێران ئەو گەنجانەی کە ئەوڕۆ تۆ سیرکە ئەوڕۆ ١٧ گەنجی خەڵکی ئێران عەشیمەتی ئێران لەو ٨ میلیۆنەی ژێرەوەی 50 ساڵە، یعنی بە دڵنیایی 165 ژێرەوەی 30 ساڵیشە. یعنی گەنجێک هاتۆتە سەرجادەی کە لەگەڵ ئەو گەنجەی کە ئێمە لە ساڵی 79 خەریکی ڕوخانی شابوون زۆری فەرقە. ئەم فەرقا لەوەیدایە کە ئەوان بەڕاستی نەترسن و ئەوان بەڕاستی داواکاریان هەیە. داواکاریەکانیشان زۆر سادەیە. داواکاریەکانن لە 100 مادە و لە 20 مادە و 27 مادە و 28 مادەدا نایەنن بێن نەگۆکردن، بەڵکو داواکانیان زۆر داوای ئینسانیە، داوای سیاسی زۆر کەمی تێدا، داوای ئینسانی هەرچەند ئەوە داوا ئینسانیانەش هەر دەبنە سیاسی. ئەوان دەیانەوێ هەر وەکو گەنجێکی 21 ساڵە 22 ساڵەی ئوسترالیا بژین، ئەمریکا بژین، ئینگلیز بژین. ئەوان داخوازەکانیان ئەوەیە ساتێک کە ئێمە خەریکی ڕوخانی شابووین داواکاریەکانمان ئەوەندە قورس و ئەوە بوو هێندە سیاسی بوون کە کاکە بابەکانمان لێمان تێنە دەگەیشتن. بەڵام ئێستا کوونێ حەقیقەت ئەوەیە کە ئەو شۆڕشی ژینایە هەموو عالەم تێیدەگا، هەموو کاکە بۆ ژیانێکە کە وەکو ئینسان وەکو هاوڵاتێکی دەرەجە یەک وەکو هاوڵاتێکی بەرابەر بژین، وەکو ئەوە بژین کە هەموو ئازادیەکان هەموو عالەمە و هەموو ئازادیەکانی کە گەنجێک لاوێکی ئەمریکا هەیەی بودەڵێ ئەوەی تارانە دەڵە بۆ ئەمن نەمبێت، ئەوەی شیرازە دەڵە بۆ ئەمن نەمبێت. هەمووی ئەوانە بەهۆکاری ئەوەی کە لەو 15-20 ساڵەی ڕابردوودا کاکێ من ئەگە تۆ سیر بکەیت تەتەور و بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا لە ساڵانی زوو لە سەدەکانی زووتر زۆر وەک چیسەڵ دەڕۆی. ئەو ڕادۆ دەهات دوای 40-50 ساڵان شتێکی دیکە دەهات، قەوانێک دەهات، تەلەڤیزۆنێک دەهات. ئەو ڕۆکانە تۆ فریا ناکەوی، ئەو ڕۆکانە شتێک دەکڕی لەو پەڕی تەکنۆلۆژیادا ئەوە تا بن و تۆ ئەوە لەو سەری دنیا بۆ ئەو سەری دنیا فەرقی نەبووە منعان لە تەنیشتۆ بم. ئەوە قسان دەکەین. بۆیە ئەم تەکنۆلۆژیایە ئەو سورعەتی تەکنۆلۆژیایە ئێمەی مەست کردووە، ئێمەی دووچاری شۆکێکی گەورە کردووە. بەڵام ئەو منداڵانەی من و تۆ کە ئەو ڕۆکانە 16-17 ساڵن زۆر چاک لێ حاڵی دەبن، زۆر چاک لێ تێدەگەن. ئەو موبایلەی بەدەست هەمومانەوەیە ئێستاشی لەگەڵ بێ من و تۆیا لەمە پیرتر وەکو پێویست نازانم بەکاری بێرن. بەڵام منداڵەکەی تۆ کە
تازە دەبێتە 10 ساڵ و 11 ساڵ زۆر بەڕاحەتی ئاوە دەکات زۆر چاچی بەکاردێنێت بۆیە ئەوانە ناتوانن پێشی پێ بگرن ئەو شۆڕشە مستەحیلە بنیشێتەوە ئەو شۆڕشە مستەحیلە خامۆش بێت و ئەو شۆڕشە بەردەوام دەبێت و ئەوجار لە هەمووی گرنگتر ئەوەی کە ئەمڕۆکانە دنیا و منداڵی ئێرانی و منداڵی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چاوەڕێتی ئەوە نییە مەلایەک بێ سەرپەرشتی بکە و مەلایەک بێ ڕاهبەری بکە و مەلایەک بێ سەرۆکی پارلەمانی بێ و مەلایەک بێت بە حکمیەوەی کە شەڵوارێکی جینی لە بەردە یا بە حکمیەوەی کە تۆزە قژی ڕوتە ئەوەی قبول ناکە کاکەوەدا دیتمان قبولی نەکرد خاست و داخوازی ئێمە هەمووی سیاسی و قرس و گران بوون کە بەڕاستی بابەکانمان لای نێدەگەیشتن بۆیە ئەو ڕۆکانە ئەیوانە زۆر سادەیە یەکجار سادەیە دەڵە ژیان ئازادی سێ و شێوە دەڵە ژیانم دەوێت ژیانم وەکو خەڵکی دیکە دەوێت هیچی دیکەم نایە ئەمە بەڕێی من یەکجارین چۆنە کاکێ من ئەم دروشمیژن ژیان ئازادی کەم ئیشارەت پێ کرد بەڕاستی جێگای لێ کۆڵینەوەیە بەڕاستی دەبێت زۆر شیکرێتەوە دەبێت زۆر بچێتە ناو ینی چوشە ئەوەندە سادەیە چۆتە ناو قوڵایی ویست و داخوازەکانی تەنانەت شۆوێنیستێکی فارسیش تەنانەت فاشیستێکی فارسیش تەنانەت ئەوە تا ئەوە سەلتەنەت تەلەبەکان دەیڵێنەوە کە هەرگیز ددانی خێریان بە ئازادی بە سکۆلاریزم بە ئەوەدا نەبردووە بەڵام ئەو ڕۆکان دەبینی ئەوان دەیڵێنەوە کوڕەکەی حەمڕەزا شای کە ناوی ڕەزا پەهلەوێ ئەو دەیڵێتەوە ینی ئەمە جێگای خۆشحاڵێ بۆیە من ئومێدم زۆرە هیوام زۆرەکەم کە ئەوە بێت بەڵام هیچی لە هۆکارەکانی دیکەی ئەوەی کە ئێمە بگەڕێتەوە لای خۆمان ئێرانیش حقیقت ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن ئەو ئۆپۆزیسیۆنە نییەکە لە چاوەڕوانی نەورۆز هەمیشە و دایم بۆنەیەکە کە بەهاری لەگەڵا بۆنەیەکە کە کرانەوەی دوموچاوی لەگەڵا هومێدی لەگەڵا هیوای لەگەڵە نەورۆز هەمیشە و دایم وا بۆەوە خەڵک دڵی خۆشەوە خەڵک ئومێدی زۆرە بۆیە من پێم وابێت لەو نۆرۆزەیدا خەڵک ئەوەندەی دیکە دڵی خۆش دەبێت ئەوەندەی دیکە ئیرادەی بە قووەت دەبێت لەسەر ئەوەی کە خەباتی خۆی بەردەوام بکە شەڕی خۆی بەردەوام بکە لەگەڵ سەرانی کۆماری ئیسلامی کە هەموو ئێران تازە و ڕکانە فێر بوو ئێرانی فێر بوو کاکێ من بەڕاستی دڵم ئێرانی تازە ژن هاتە سەرجادەی تازە ژنەکان هاتنە سەر ئەوەی و ئەوە جێگای خۆشیە ئەوە جێگای دڵخۆشیەکە ئەو ڕۆکانە بەشێک لە ڕاهبەری ئەو جوڵانەوەی کە ئەوڕۆ لە تارانێ لە ئێرانێ بەردەوامە بەڕاستی جێگای زۆر خۆشحاڵێکە ئەوە ژن ڕاهبەری دەکا ژن سەرقەڵەمەکەی بەدەستە و ئەوە جێگای شادێ جێگای خۆشحاڵە چونکە ئەو ژنانێک کە ئەو ڕۆکانە ڕاهبەری ئەو جوڵانەوەی دەکەن هەمووی گەنجن زۆربیان ژینان بەڕاستی ینی ژیناکان هەردە خودی ژینادا وەکو بابەتێک کە هەیە و فیزیکی بەڵام ئەوەی کە مەبەستمە ژیناکان زۆرن ئەو ڕۆکانە ئەو لایەنگرانی ژینای هاوتەمەنەکانی ژینای ئەو ڕۆکانە لەسەر جاددا ڕاهبەری ئەو جوڵانەوانە دەکەن و ئەو جوڵانەوە ئاورکە ئاوە بە ئاسانی خامۆژ نابێت و ئاوە بە ئاسانی ناتوانن ئەو گەنجانە دەژوورە بکەنەوە ئەو گەنجانە ویست و داخوازیان هەیە ویست و داخوازیەکانیشیان زۆر ئینسانیە زۆر سادەیە و زۆر ئاسانە ڕێگای مکانیزمی جێبەجێکردنەکەی ئەویش ئەوەیە کە ئەو ڕۆکانە دەسەڵاتێک لە ئێرانێ لە دەسەڵاتدایە حکمی ئەو گەنجانە دەکا کە لە مستەوای ئەو گەنجانە دانێت ئەخە تۆ دەتوانیت چۆن دەتوانانی ئاغای جەنەتی بێنی سەرۆکی هیچ وەکو ژینایە بێت ئەمانە بە دڵنیایی خامۆژ نابێ و ئەو گەنجانە هەر سەر دەکەون و کۆماری ئیسلامی بەڕێی من ئیتر دنیا قبولی ناکە لە هەموو جێگایەک کێشەی ناوەتەوە لە هەموو جێگایەک هەرواش بە تەمان هەر ئەوە مەسەن دوێنێ چوارشەمبە سووریان کردە دەرفەت لە زۆربەی شارەکان ئەو ڕۆژی ڕابردوو و تا ڕادەیەکی زۆر خەڵک دیسان خرۆشا و بە دڵنیایی نەورۆز چونکە بەرەو دەشت و دەر و سەحرا و ئەوانەیە خۆیان قەتیس ناکەن لە کۆڵانێک لە جادەیەک لە شارێکی بچووک لە گوندێک لە شارۆچکەیەک و زۆربەی خەڵک دڵی دەکرێتەوە و
هەل دەبزێوێ و خۆی دەخاتە ناو دەشت و سەحرا و هەوارگەکان و ئەوانە بەڕێی من لەو جێگایانەدا مەجال یەکجار زۆرترە بۆ دروشم هاویشت، بۆ دروشم لێدان، بۆ هات و هاوار، بۆ لێک نزیک بوونەوە و بۆیە ئەم بە دڵنیایی دەڵم بۆ دڵنیایی ئەم نەورۆزە دیسانەکانە لە دەبینین لە گۆشە و کەناری ئێرانێدا دیسانەکانە سەرهەڵدان دەست پێ دەکاتەوە و سەرهەڵدان دەبینین و احترازات دەبینین، بەڵام هەمووی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئێمە بتوانین چۆن داعمی ئەو جوڵانەوە بکەین، خەڵک چۆن بتوانێت کە ئیسیفادە بکە لەو موقعیەتەی کە بۆیان هاتۆتە پێش. ئەوەی کە باسی دەکەی ئەو فاکتەرە ئەو گۆشە نیگایە لە شۆڕشی ئەمڕۆی نەتەنیا ئێران، من وعدت پێدەم سەرتاسەری وڵاتانی دیکەی جیهان کە بە دوای ئێرانێدا دێن و تووشی ئەو شۆڕشە دەبن، دوور نەڕۆین ئەفغانستان، دوور نەڕۆین عێراق، هەر ئەوەندە میلەت فێری بوو کە لە گۆشەیەک لە جیهانەوە شتێک ئەزمون دەکرێ و تاقیکردنەوەکەی زۆر باش دەبێت. ئەم پێما بێ ئەزمموی ئێرانە دەبێتە ئەزمموونێک بۆ زۆر وڵاتی فەقیر و هەژاری وەکو ئەفغانستان، وەکو دیکتاتۆری، وەکو ئەو جورە وڵاتانە، تەنانەت خودی عێراقی خۆشمان پێم وابێ ئیسیفادەی لێ دەکرێت لەو ئەزممونە، چونکە ئێران تاقا وڵاتە کە بە نێوی ئیسلام، بە نێوی خوا، بە نێوی مەسەب هاتۆ دەستی بەسەر زۆر جوبگەکانی کۆمەڵایەتی داگرتووە و ئەمە بەڕێی من چیدی کە جێگای قبول نابێت لە دنیای ئەوڕۆ لە تەمەنی ژیناکاندا و ئەوان ئەوەی تێناگەن، ئەوان ئەوە تێدەگەن کە گەنجێکی ئوسترالی، گەنجێکی بریتانیایی چۆنی دەگوزارێنێ، ئەویش پێخۆشە ئاوای بگوزارێنێ بە سەما و بە گۆرانی و بە پانتۆڵی دڕاوەوە و بە ئەوانە، ئەویش ئەینە حەز و ئارەزۆی هەیە. ئەم حەز و ئارەزۆی ئەو جیهانە بچووکەی ئێمە لە یەکتر شاراوە نیە، بە تایبەت ئەرزم کردی بەهۆی سورعەت و بەهۆی پێشکەوتنی ئەو ماسمێدیایە و ئەو کۆمیونیکیشنەی کە ئەوڕۆ لە دنیادا هەیە، هەم هیچ منداڵێک لێی شاراوە نیە لە شۆرەدەیەکی پسوچی ئەو پڕی ئێرانیش کە لە شارێکی گەورەی وەکو نیویۆرک سدەقەومێ، لە شارێکی گەورەی وەکو لەندەن سدەقەومێ، بۆیە ئەویش چاو لە خۆی دەکا منیش ئینسانم، منیش گەنجم، من بۆ وانیم، من بۆ ئەوەم نییە، من بۆ ئاوا بێبەریم لەو هەموو ئیمتیازاتانەدا، بۆیە ئەمە ناکوژێتەوە، بە هیچ شێوەیەک ناکوژێتەوە و خۆشیەکەشی دەوەیدایە و سەرکەوتنەکەشی دەوەیدایە کە بەڵێ بۆ یەکەم جارە، یعنی ئەمە لە ئێرانە زۆر لە مێش ساڵە نەماندیوە ژن پێشەنگ بێت، نەماندیوە کە ژن شۆڕشێک بەدەستەوە بگرێت. دەبینی 200 ساڵەوە پێش قورعەتولعەینێک لە زمانی ناسردین شایدا دروست بووە کە مەسەلەن تۆزێک باسی ئازادی کردو، تۆزێک سەری هەڵداوە، تۆزێک زوڵم و زۆری قبول نەکردو، خەڵکەکە دیوێتی کە قورعەتولعەین چی بەسەرا قورعەتولعەینە لە بن پێڵاوی پادشای قاجاردا لە چاڵێ کرد. ئەمە ئەوانەمان بووە وەکو مەسەلەن ژاندارچێک لە فەڕەنسەی یا ئەو جورە نمونانە، بەڵام ئەوەی کە ئەو جارە ئەمە دەیبینین ئاوا بەگشتی، ئاوا بە پانەوە ژن لە سەرجاد دەبێت و ژن ئاوا ئازایانە لەچکەفڕەدا بێنێ لەچکە فڕەدا و بێنێ ئاوا بە ئازادانە دروشم بڵێتەوە بە ئازادانە بێتە سەرجادەی و ڕەهبەری ئەو شۆڕشە بکە، ئەوە بێوێ نەبوو. تێگەیشتم لەسەر ئەو ژاراویکردنی مەکتەبەکانی سەرتاسەری ئێرانێ. حەقیقەت ئەوەیە کە لەگەڵ ئەوەی کە مەلا و ڕێژیمی ئاخوندەکان حتا بڵێ سەرسەخت و حتا بڵێ جەلاد و حتا بڵێ ئەوەیەوە لە هەموو تەکنۆلۆژیای شەرق و غەرب ئیسیفادەی کردو بۆ مانەوەی خۆی، بەڵام لەگەڵ ئەوەی زۆر جاران ئەقڵێتێکی زۆر ئەحمەقانەیان هەیە. هیچێک لەو ئەقڵێتە ئەحمەقانەیان ئەوەیە کە چاوترسکرد ترسکردناوەیەوە داترسێنن و پێیان وایە کە ئەگە ئەو دەسەڵاتیان لە دەستپێ تازە ئەو دەسەڵاتە نابینەوە هەرگیز چاوترساندنی کۆمەڵانی خەڵک
لە ئێرانی یەکێک لەو چەکانەیە کە مەلا بەکاری دێنێ مەسەلەن ئەوەی کە چۆن چاوترساندن دەکا مەسەلەن زیندانی مەسەلەن تەجاوزی پێ دەکات مەسەلەن زیندانی پیاو تەجاوزی پێ دەکات زیندانی ژن تەجاوزی پێ دەکات ئەمانە مەسەلەن حەوی بۆ چاوترساندنە ئەمانە ئەویان کردووە ئێستا یەکێک لەو شتانەی کە بەدەستیانەوە گرتووە کە بەڕێی من زۆر 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 ئەحمەقانە و زۆر زۆر نامرۆڤانەیە ئەویش ئەوەیە کە ئەوان تێگەیشتون کە مناڵانی 16 و 17 ساڵە و 18 ساڵن کە دێنە سەرجادەی و خەڵک دەوروژێن و لە هیچ ناترسێن و دروشم دەدەن و خەڵکیش تەحریک دەکەن هاتوون بەیانەوێ ئەو منداڵانە دەژوورەکەنەوە ئەو منداڵانە چۆن دەژوورە دەکەنەوە لە ڕێگای دایک و بابیاناوە کە بڵێن کاکەوە تا تۆ گە بچی دەرێ مەسموم دەبی ئەگە تۆ بچی دەرێ ئەوە تا دەکوژێ با نەچێتە دەریا ئارەزویانە مەکتەبەکان هەموو داخرێن دەڵێن ئەگە منداڵ لە سەرجادەی نەبێ منداڵ نەچێتە مەکتەب ئەوە ئیتر شۆڕشەکە دادەمرچێت یەکێک لە ڕێگاکانی یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئەوەیان دەست پێ کردو کە زۆر قێزەونە زۆر 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 ئەویش ئەوەیە کە بیان ترسێنن وەحشەت دروستکەن و دەژووریانکەنەوە یەکێک لە هەرە شتە گرنگەکانی ئەم شۆڕشە ئەوە بوو کە کورد لە بیدایەتەوە زۆر چاچی دەست پێ کرد کورد لە بیدایەتەوە پێمان وا بوو کە بەڕاستی هەلەکە بۆوی ڕەخساوە دەیقۆزێتەوە بە چاچی بەڵام بەداخەوە ئەوە 2-3 جارە ئەمن دەیڵێمەوە کە سیاست و ژیری و بەرەو پێشچوونی سەرکردایەتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە مستەوای تموحی سەرجادەی دانیە ینی بە زمانێکی زۆر سادە دەتوانم بڵم ئەو گەنجانەی کەوڕۆ لە سنە و سەقز و مەهاباد دێنە سەرجادەی زۆر زۆر لە سەرکردەکانمان پێشکەوتوترن زۆر لە سەرکردەکانمان باشتر تێدەگەن کە چیان دەوێ و چیان ناوێت بەڕێی من سەرکردەکانی ئەوڕێ ڕۆژهەڵاتی کوردستان بەشی هەرە زۆریان کلاسیچین و تەقلیدی بیر دەکەنەوە و نەهاتوون خۆیان بەڕۆژ بکەنەوە خۆیان ئاپدەیت بکەنەوە لەک بێنەوە مستەوای منداڵەکانیان لە شارەکانی سنە و سابلاغ و کرماشان بۆیە ئەوە یەکێک لە هەرە نقطە زەعفەکانی ئێمە بوو دە و شۆڕشی ژینایدا کە بەداخەوە ئەحزابی سیاسی لەباتی وەی کە پێش هەموو شتێک بێن پێکەوە خۆ بەخۆ دوای ئەو هەموو ئەزمون و تەجروبەی باشوور و باکوور و خودی ڕۆژهەڵاتیش بێن دەست بەجێ بەرەیەکی گەورە دروستکەن بەرەیەکی بەرین دروستکەن لە خەڵکی نوخبە لە خۆیان لە حیزبەکان بەبێ جیاوازی هاتن تووشی تەفرەقە بوون تووشی ئەوە بوون کە بەداخەوە تا ئێستاش ئەو بەرەیە کە کۆمەڵانی خەڵک چاوەڕێی دەکەن ئەو جبهەیە کە کۆمەڵانی خەڵک چاوەڕێی دەکەن تا ئێستا کوونی هەنگاویان بۆ هەڵنێناوە بەدڵنیایی پێت دەڵێم بەشێک لە سەرکردەکانی ئێمە چاویان لە لایەنێکی داگیرکەری کوردستانە بەشێکیان چاوەڕانی چاویان و ئەزمموی نسیحەت و ئەدوایز و دوژمنانی کورد بەڕێوە دەبن و ئەوەی کە تێی نەگەیشتون ئەوەیە کە ئێمە بەیەکەوە زەحمەتە چۆکدا بدەین بەڵام ئەگەر یەکمان بڵاوکەنەوە زۆر سادە دووبارە ئەزمموی کوردستانی عێراقی تکرار دەکەینەوە و سەوز و زەرد و پارتی و یەکێتی و ئەوە بەداخەوە تا ئێستا پشتگیری شۆڕشی ژینە شۆڕشی ڕۆژهەڵات بکەن نەیانتوانێەوە بەو جۆرەی کە دەبوو دە مستەوای تموح و لە مستەوای حزر و فکر و معرفەتی ژیناکاندا نەچوونە پێشێ لە دەرەوەن لە مێژە بێگانن 44 ساڵ وەکو ماسێک لە ئاوەکەی خۆیان بڕاون و تێناگەن و ئەگە تێژ بگەن ئەجێندای دیکە لە پشت سەریانە ئەو ئەجێندایە مەسەلەن ئێستا دوور نەڕۆین لایەنێکی کوردی لەگەڵ کوڕی دیکتاتۆرێکی 50 ساڵە بە باب و باپیرەوە 50 ساڵان حکمی ئێرانێ کرد پەهلەوی و لەو 50 ساڵەیدا مەسەن تۆ وەرە تەسەور بکە یەکێک لە موئەسسینی کۆمەڵەی شۆڕژگێر کاخانەی موعینیە کاخانەی موعینی یەکێک لە ڕەهبەران و موئەسسینی کۆمەڵەیە کاخانە لە زەمانی بابی ئەو ڕەزا پەهلەوی کە ئەو ڕۆکانە بەشێک لە کورد لەگەڵی هەنگاو دەنێ و دەڕاتە پێشێ و فریوی قسە لووسەکانی کردووە یەکێک لەو کەسانە
کاخانەی معینی قارەمانی زیندان بوو، قارەمانی زیندانی باوچی بوو، قارەمانێک بوو کە هەموو ئێران دەیناسی، یا مەسەنەیەکی وەکو کاک فواد یا یەکی وەکو کاگێسفی ئەردەڵان یا یەکی وەکو کەوانە هەموو ڕەهبەرانی کۆمەڵە بوون، ئەوانە هەمووی لە زیندانی بابی ئەو کوڕیدا دەست و پێ و نینۆک و پەنجە و پانەی قاچیان هەمووی داڕزا لە بژێر ئەشکەنجەیدا. چۆن ئەو ڕۆکانە ئەمن بتوانم ئەوە لەبیر خۆم بەرمەوە بە پێم وابێ ئەو کوڕا بە شەرتێک ئێستا 44 ساڵە هەڵاتوە، 44 ساڵە میلیارد تا میلیارد دلاری لەگەڵ خۆی هێناوە لەگەڵ دایکی لە ئوروپا و لە ئەمریکا و لە لۆسانجلس لەو پڕی خوشگوزەرانی و ژنبازی و ئەوەدا گوزەراندوویەتی ئەو ڕۆکانە ئەمەم چمپاڵی وێدەم یا ڕۆکانسن جپەی لەگەڵ دروستکەم یا فریوی قسەکانی بخۆم. ئەوە کارەساتە و ئەوە دێرەدایە کە کوردی شەخ کرد، کوردی دەکاتە دوو باڵ، کورد دەکاتە ئەوە. بەڕێی من ئەوەی کە ئێمە دەبوو بین لەسەر ئەزمموی خۆمان، ئەزمموی براکانمان لە باکوور لە ڕۆژاوە باشترین تەجروبەیە کە بۆ ئێمە کوردی ڕۆژهەڵات و ڕۆکانە دەتوانین بەڕاستی هەر دەرسەی دەرسێکی لێوە بگرین. ئەوەمان نەکردووە، چوین پاڵدوێدان بە کوڕی محەممەد ڕزاشای هەڵاتووی ئێرانێ و گۆڕبەگۆڕی ئێرانێ ئەو ڕۆکانە ئەو کوڕا خۆ ڕاستە شەرت نییە هەرچی باب کردی کوڕش بیکە یا هەرچی کوڕ کردی باب کردبێتی، نا ئەمن ئەو بڕوان بەوەی نیە، بەڵام ئەمن دەڵێم ئەگە ئەو کوڕە لە ماوەی 44 ساڵاندا کە میلیارد تا میلیارد دلاری ناژمێردرێ کاکێ من ناژمێردرێ ئەوەندەی بردووە خواردوویەتی و دەیگوزارێنێ، ئەگە جارێک لە جاران لەو 44 ساڵەیدا هاتپا هیچ نەوێ بەخۆی ڕاگەیشتپا، هیچ نەوێ بۆ خۆی تووشی هزر و معرفەتێکی مەسەلەی بمبورە کاکێ بمبورە، بەڵام تا ئێستا کونە داوای لێبرنیی نەکردو. ئەمن ناڵم ئەو وەکو بابی چاولەکەی، بەڵام ئومێدێک نییە مەسەلەن ئومێدێک نییە لە بینی ئەگەر هاتپایە پۆزیسیۆنەکەی تۆ باسیەکەی نا ئەگە هاتپایە مەسەلەن بۆ یەک جار هاتپایە بۆ یەک جار کوتپای کاکە ئەمن دەڕەفداری باوکم نیم، باوکم هەڵەی زۆر کردووە، من داوای لێبوردن دەکەم لە تەرەف بابم و باپیرمەوە. ئەخچووکە ڕزاشای باپیریشی کەمی نەکرد، حەمە ڕزاشای بابیشی کەمی نەکرد، ینی خەڵکی چەساندەوە، خەڵکی دزی، خەڵکی تاڵان کرد، خەڵکی کاکە نێفەکی ئاوای ڕێکخستۆیدی ئەمەی کوردی دوو شەقە کردووە. نا ئەمن دەڵێم ئەو ڕۆکانە ئەو پۆزیسیۆنێکی ئەو تۆی قایم کە قاچی لەسەر عەرزبێ لە ئێرانی وجودی نییە، ئەوەی کە ئەحزابی سیاسی هەیە لە کوردستانە، بەڵام ئێرانی تا ئێستاش حیزبێکی سیاسی ئەو تۆی نییە کە تۆ بڵێ وڵاوەکو ئۆپۆزیسیۆن دەچم ئێتلافی لەگەڵ دەکەم، دەچم هاوپەیمانی لەگەڵ دەکەم، تا ئێستا شتی وانێت. هاتۆ جەماعەتێک کوڕی شا بە دەورەوەتی مجاهیدینیش کە ئەوە بۆ خۆتان دەزانن کە ڕابردۆکەی چێ، مجاهیدینیش هەیە کە هەر دەبەی سەر بە جێگایەکی و وڵاتێک پاڵی پێوە دەنێت. بڕێی من ئەو ڕۆکانە ئێمە دەبوو لە ئۆپۆزیسیۆن و لە ئەوە گەڕین لەگەڵ ئەوەی کە هاواهەنگی و هەماهەنگی دەکەین لە ئیعترازات و لە شۆڕشی سەرجادەکانی تاران و شیراز و ئیسفەهان، بەڵام بۆ خۆمان لەگەڵ خۆمان لەسەر خۆمان حسابمان کردبایە، لەگەڵ خۆمان یەکێتیمان کردبایە، نەک ئەوەی کە کورد لەت کەین لەسەرەوەی کە لایەکم دەسێت لەگەڵ کوڕی شای ڕێک دەکەوێت، ڕێکەوتن لەگەڵ کوڕی شای بەغەیرە ئەوەی کە دووبارە دەستمان پسووت تێدیسانەکانە نێو چاوانمانەوە بەردی بکەوێتەوە، هیچ شتێکی دیکە تێدانێ، هەر دوور نەڕۆین ئەوە دووسێ ڕۆژە ئەو منشورە دەرچۆ بە ئەوروپی ئێران من پێویستی بەو منشورەی نییە. منشوری چی ئەو ڕۆکانم؟ ئەو ڕۆکانە دەبێ ئێمە هەموو حەول و تەقەلامان بۆ ئەوەی بێ کە چۆن لەو گوزەرەدا گوزەر بکەین، چۆن ئەوە تێپەڕێنین ینی بکەوینە دوای جمهوری ئیسلامی، دوای کۆماری ئیسلامی بە دڵنیایی لە مەرحەلەی یەکەمدا ئەوەی کە یەکەم شت دێت ئەویش ئەوەیە کە ناوماڵی خۆمان ڕێکخەین، ناوماڵی خۆمان پتەوکەین، پێکەوە برایەتێک بکەین، پێکەوە بەرەیەک دروستکەین و بە ناوی بەرەیەکەوە بەرەو ڕوبەڕووی دنیا بینەوە، ڕوبەڕووی ئوروپا بینەوە، ڕوبەڕووی کوریشای بینەوە، ڕوبەڕووی مجاهیدین بینەوە. بەڵام ئەگەر یەکەم چوو لەگەڵی بوو بە هاوپەیمان و لە بەیکی پێکتو ئەوی دیکە دژی وەستایەوە، ئەوە نابێت کاکە تۆ ناتوانانی لەگەڵ هەر کەسێکی یەکدەگری بگرە، بەڵام لەگەڵ مەلای ئەو ڕۆی کۆماری ئیسلامی و ئاخوندەکان و لەگەڵ کوڕی شای نابێ یەک بگرین. ئێمە زۆرمان زەربەدیوە لەو دوانە، ئێمە هەموو جانمان سوتاوە بەدەستی ئەو دوانەوە، چ بە شای چ بە ئاخوندان،
بۆیە ئەو ڕۆکان ڕێگای دیکە هەیە کاکە زۆر هێزگەلی زۆر خەڵکی سێکۆلار و خەڵکی بە شەرەف و ناموس هەیە لەسەر تاسەری ئێرانە بێنین ئەوان بێنین لەگەڵ خۆمان. ئەمە ساڵی 79 لەبیرە زیاتر لە ئەم هەموو حیزب و سازمانەی تەرتاسەری ئێرانە هاتبوون لە مەهاباد و لە سنە خۆیان گرپووەوە و بۆ ئێمە ناتوانین ئەو ڕۆکانە ئەو ڕۆڵەمان هەبێ ڕۆڵێکی ڕاهبەری ڕۆڵێکی کۆکردنەوە ڕۆڵێکی کە ببینە مرکزێک بۆ سەرتاسەری شۆڕشی ئێرانە. ئەوە بوو قەرارەکە لە ڕۆژی ئەوڵەوە کە ژینا شەهید بوو قەرارەکە ئەوە بوو کە ئێمە ئەو ڕۆڵە ببینین بەڵام بەداخەوە دنێو خۆماندا لایەک بەرەو مجاهید ڕۆیی لایەک بەرەو شای ڕۆیی و ئێستا وای لێ کردووە کە من و تۆ لەسەر جادە نازانین ڕوودە و لای کورد بکەین یا ڕوودە و لای کورد بکەین دامی چه هەیان بکەین دەبینی وردە دڵم کاکە دامی هیچیان ناکەم دەستمەوە ماڵدا دەنیشم ئەوەی کە ئەو هەستە بێتە گۆڕەکە بابە ئەو لاش خراپە ئەو لاش خراپە ئەمن سار دەکاتەوە ئەمن چێم ئەمن گەنجانی سەرجادەم ئەمن خەڵکی سەرجادەم کە نابێ سارد ببمەوە. ئەمە گەورەترین خیانەتە کە ئەو ڕۆکانە دەیکەن لە ناو ڕیزی کووردا کە یەک بەرەو ئەو لای ڕۆشتۆ یەک بەرەو ئەو لای ڕۆشتۆ خراپە. ئەمن لێرەوە پێیان دەڵم دەست هەڵگرن لە پشتیوانی و لە هاوکاری و لە هاوڕیزی لەگەڵ کوڕی حەمەڕەزاشای. ئەگە کوڕی حەمەڕەزاشای یەک تۆز شەرەف و معرفەتی هەبایە لە ماوەی ئەو 44 ساڵیدا جارێک دەهات دەیکوت میلەتی ئێرانە من داوای لێبوردوتان لێ دەکەم بابم دیکتاتۆر بوو باپیرم بەڕاستی خراپ بوو ئەمن هەونیم ئەمن وەکو دموکراتێک وەکو ئازادی خوازە قبولم کەنەوە کاکە تا ئێستاش داوای لێبوونی نەکردووە تا ئێستاش لێرەوە ڕستمی باوکی و باپیرێتی خۆەوە ئەمە خۆ بە شاراوە نیە. کەسێک کە ئەوە ئەخلاقی بێ کەسێک کە ئەوە بیر و باوەڕی بێت کوا بۆ سپێنێ بەکاری بن تۆ دێ کوا سپێنێ ڕەحم بە منداڵی ئێمە دەکا سپێنە هەمان دیکتاتۆرێت دروست دەکا ئەو جا دەڵێ هەزار ڕەحمەت بە کەفندز ڕۆژاوە ئەوە لە کەس شاراوە نیێت بە سەدان ساڵە هەمومان دەزانی بە تایبەت لەو 100 ساڵی ڕابردوودا ڕۆژاوە بە دوای بەرژەوەندی خۆیدایە. ڕۆژاوە نایە بە خاتی من و تۆ کە من لە ئاخوند تووڕەم یا ئاخوند خوشکی منی کشتۆ یا برای توی کشتۆ ئەو ڕۆکانە تووڕین بێ بە خاتی من و تۆ ویست و ئەوە بێنێ خۆی تووشی شەڕکە یا خۆی تووشی ئەوە بکە. ئەو بەرژەوەندی لە بەرژەوەندی دەگەڕێ. ئەو ڕۆ بەرژەوەندیەکانی وی ئەوەیە کە کۆمەڵانی خەڵکی خۆی ڕازی بکات لە زەریبە لە نەوت لە غاز لە ئەوانە. بۆیە ئێمە نابێ بیر لەوە بکەینەوە. ئەمن دڵنیام ئەگەر ئێمای کورد ئێرانی ئەوڕۆ لۆبێکی بە قووەتی هەبێ لۆبێکی وای هەبێت کە بتوانێت بێتە گفتوگۆکردن گفتوگۆی سنجین گفتوگۆی قورس لەگەڵ وڵاتانی ڕۆژاوە لەگەڵ ڕووس لەگەڵ سین لەگەڵ ئەمریکا لەگەڵ بریتانیا دڵنیام دەتوانی ئەتۆ ئەوان بریاریان نەداوە ئیلا بیلا تا دەمرین خوا یەک کەو نابێ بە دوو ئێمە هەر لەگەڵ مەلایانی نا غەرب پلانی ئەی هەیە پلانی بی هەیە و دەتوانێت زۆر زوو بێتە سەر قەناعەت لە پلانی ئەی و بچێتە پلانی بی. ئەوەی کە دەبێت ئەو کارە بکات لۆبیە ئەوەی کە ئەو کارە بکات دەبێت نخبە و هەڵبژێردراوەکانی ئەو میلەتە بن کە بتوانن لەگەڵ سیاسەتمەداران و سناتۆر و پارلەمانتارەکانی ئەو وڵاتانەدا قسە بکەن و بیانن نە قەناعەت کاکە ئەو بەرژەوەندەی کە تۆ ئەو ڕۆهەتە ئەمن زیاتر دەتوانم تەئەمینی بکەم لە ژێر سەیتەرە و لە ژێر نفوزی حکوومەتێکی سێکۆلار حکوومەتێکی ئازادی خواست حکوومەتێکی دموکرات دڵنیات دەکەم ئێمەش پێویستیمان بە هاوکاری غەرب دەبێت ئێمەش پێویستیمان بە هاوکاری تۆی چین و ڕووس دەبێت وەرن کاکە دەست لەو مەلایەنە هەڵگرن بەڵام ئێمە ناتوانین ئەو جورە کارە سیاسی ئەو لۆبیانەمان نەکردو تا ئێستا کوونیە جارێ کورد هەر زۆر زعیفە لەباری دیپلۆمات و لۆبیگەریەوە و زۆرتر دەنێو خۆماندا ئێستاش دەنێو خۆماندا خەریکی یەکتری دەخۆین بۆیە بەڵێ دەکرێت ئێمە قەناعەت بە وڵاتانی جیهان و بە تایبەت شەرق و غەرب ڕۆژاوا و ڕۆژهەڵات بکەین کە ئێمە دەتوانین لە داهاتوودا بەرژەوەندیەکانی ئێوە هەرچێکی بوو بێت ئێمەش دەتوانین بێنینە بەراوردکردن بێنینە جێبەجێکردن ئەگەر ئێوە دەست لە مەلا هەڵگرن مەلا بەحاڵ ئەو ڕۆ بێاسپێنێ بێ هەر دەبێ بڕوا دەبێ بچین ئاوایان قسە لەگەڵ بکەن ئێوە هێلکەکانتان لە سەوەتێکی خراپ ناوە ئەوەی کە من لێ حاڵیم بەڕاستی هەرچەنەوە تەخەسوسی من نییە بەڵام
ئەوەندەی کە تەواوبوونی پەیمانی لۆزان ڕەنگە ئەویش معلوم نییە ڕەنگە بۆ کورد مەسەن خراپێ یا مەسەن توری بکەوێتەوە سەردەمی والی عوسمانی و ئەوانە ئەوەندەش بۆ وان خراپە چونکە ئەمە هەر یەکلایەنە نییە پەیمانی لۆزان بۆیە پەیمانی لۆزان بەڕێی من چۆ دەمێژۆوە ئێمە من باوەڕ ئەم پێم باش نییە کە یادی وەکو حرمەت و وەکو شتێکی مقدس بکرێتەوە بەڵام هەر وەکو بیرەوەرێکی مێژویی بە دڵنیایی جا خۆیەکێک لە هەرە ئەوانەیە کە تێمە بووین بە ئەمری واقع بووین بە 4 پارچە ئەوە لە دوای حربی عالەمی یەکەمدا ئەوە هەمووی لە سیڤەر و لە لۆزانەوە هاتووە بۆیە ئەمن پێم وابێ کە ئەو ڕۆکانە ئێمە لە ئەمەل و بەکردەوە بە ژیری و بە عەقڵێتی بە عەقڵی تازەدا ئێمە دەتوانین پەیمانی لۆزان بکەینەوە سفر ئێمە دەتوانین پەیوانی لۆزان بۆ ئەبەد بنێژین ئەویش بەوەیە کە ئێمە دەنی خۆماندا کە من بە کۆمەڵک هەنگاو بدیوە کە هەنگاوەکانم بەدڵە ئەویش ئەوەیە کە ئێمە لە ئەمەلدا سنوورە دەستکردەکان لە نیو خۆماندا بکوژێنینەوە لە ناو هزر و معرفەی خۆماندا نانهێڵین و بین و ئەو یەکنەتەوەی بوون یەک وڵاتی یەک زمانی میلەتی کورد لە کردەوەدا بە یەکتر بسەلمێنین و کاری بۆ بکەین ئەوە پەیمانی لۆزان دەکەوێتە سەر دەکەوێتە بۆشایی بەڕاستی ئەوەش بە حەڕەکەت و بە سیاست و بە ژیری سەرکردەکان و گەنج و لاوی کوردێت کە من زۆر ڕازیم کە لە 15 ساڵی ڕابردوودا حرەکەتێکی زۆر باش بە تایبەت لەلایەن تەفگەری باکوورەوە ڕۆژاواوە دەستی پێکردەوە ئەو حرەکەتانەی کە لە ڕۆژاوا کرا بە تایبەت کە ڕۆژهەڵات چوو بەرەو پیری باکوور چوو بەرەو پیری باشوور چوو بەرەو پیری و لەوێدا شەڕێکی جانانە و حرەکەتێکی جانانەیان کرد بۆ دروستکردنی چەند خۆسەرێکی دموکراتیک و چەند کانتۆنێک ئەمە هەمووی هەنگاوی بەپێزن هەنگاوی باشن بۆ لە ناوبردننی و فەرامۆشکردنی پەیمانی لۆزان ئێمە دەتوانین حرەکەتی گەورەتریش بکەین ئەوە تاوە ڕۆژهەڵات لە دەواازەی ئاڵ و گۆڕەکاندایە ئێمە دەتوانین بەیانی دووبەیانی لە ڕۆژهەڵات ئەو تەجروبانە دووبارە تکرارکەینەوە و ئەو پارچانە بەڕاستی تا ڕادەیەکی زۆر لێک نزیککەینەوە وەختێک ئەو پارچانە لێک نزیک دەبێتەوە بەیانی دووبەیانی ڕۆژهەڵاتیش ئازادێک ببینێ لەگەڵ باشوور شتێکی گەورەتر بکە ئەی لۆزان چی بەسەر دەکەوێتە بۆشایی من لەوەی نیگەران نیم ئەوە دیارە ئەوە نزیک بە ساڵێکە ئەو هاتی چۆیانەی دوای قاسم سلەیمانی بە تایبەت لەگەڵ هەشتی شعبی و لەگەڵ دەسەڵاتی شیعی بەغدایە و ئەوانە کە تا ڕادەیەکی زۆر لە ژێر هێژمۆنی شیعی ئێرانێدان ئەوانەی بەغدایە تا ڕادەیەکی زۆر ناڵم هەمووی ئەمە دەیبیسین و مرتب هەڕەشە هەیە و ئەوە هەیە و کە دەبێ دموکراتی و کۆمەڵە زۆتە دەڵن دموکراتی و کۆمەڵە کۆی کەنەوە و لەوێ نەمێن و ئەوانە ئەمە قەتم باوەڕ بەوەی نەبووە هەرگیزیش باوەڕی پێ ناکەم ڕاستە دێ درۆنێک لێ دەدا دێت ئەوە دەکا ئەوە تا دەبینی هەر نەقەدەر ناقەدەرێک درۆنێک بە سیارەی گریلاکانی با کووردا بە پەکەکەیدا دەکات بەڵام بەڕێی من ئەوانە هەمووی زۆربەی بۆ ڕێکلام و بۆ تەبلیغاتی ناوخۆیە و بۆ ئینتخاباتە و بۆ ئەوەیە ئەمن با یەک شتت پێ بڵم تازە کوردی ڕۆژهەڵات و کوردی باشوور وا چوون دەباڵیەکەوە کە زەحمەتە یعنی فاکتەری سەرەکی بۆ ئەو پیلانانەی کە باست فەرموو فقط و فقط حکوومەتی ئێران و عێراق نییە حقیقەتەوەی فاکتەرێکی هەرە گرنگ ئەو ژینگەیە ئەو خەڵکە ئەو میلەتەیە کە ئێمە دەنێویاندا دەژین ئەوە تا تۆ من لە نزیکەوە دەناسی ئەمنەوە 20 ساڵ 25 ساڵە هەرماڵی ژیانم لێ ینی ئەمە ئاسان نییە ئەتۆ دەست لە برایەکی خۆت بناوی عەلی هەڵگری ئەو ڕۆکانە فاکتەرێکی سەرەکی بۆ کوردی ڕۆژهەڵات خەڵکی باشوورە خەڵکی هەولێر و خەڵکی سلەیمانیە کە ئەوان ڕازی نابن ئەگەر حیزبەکان لەسەرەوەش سەودا بکەن لەگەڵ
کوردیێران کە لە زمانی مەلا مستەفا ئەگەر لە بیرت بێ کردی لەگەڵ ساواکی و زۆربەی شۆڕژگێرانی ئێرانیان تەسلیمی ئێرانێک کردەوە ئەوە لە دەستی مەلا مستەفای دێ ئەوە لە دەستی ئەوەی دێ کە مەلا مستەفا قۆڕغی شۆڕشی ئەیلولی کردبوو بەڵام ئەو ڕۆکانە تۆ دەزانی کە نە یەکێتی نە پارتی ناتوانێت قۆڕغی ئەوە بکاکە هەموو شتێک بەسەر میلەتەکەیدا سەپێنێت ڕاستە زۆریان زوڵم لە میلەتەکەی کردو بەڵام ئەوەی کە بۆی بێنێ میلەتەکە ڕازی کا میلەتی باشوور کە بڵێ براکانتان خوشکەکانتان ڕۆژهەڵات دەرکەن یا تەسلیمیان بکەنەوە بەڕێی من ئەوە زەحمەتە جارێک ڕوویداوە ئەوە فقط و فقط لە دەستی کەسێک چووکو مەلا مستەفای دەهات و مەلا مستەفا ئەو کارەی یەکجار زاڵمانە بوو یەکجاوە چوو دەمێژوویەوە وەم پێم باوەڕ ناکەم ئەو ڕۆکانە چ پارتی چی یەکێتی دووبارە ئەو مێژووی تکرارکەنەوە و دووبارە ئەو پەڵە پیسە بنێو چاوانی خۆیان بنووسێنەوە کە تا ئێستاش ئی ساڵی شەستەکان پانە بۆتەوە ئی ساڵی هەفتاکان سولەیمانی معینەکان مەلا ئاوارەکان ئەوانە پانە بوونەوە دوکتر شوانەکان سعید ئاڵچیەکان ئەوانە پانە بوونەوە کە بەنێوی شۆڕشی ئەیلول مەلا مستەفای بارزانی کردی ئەمن پێم وابێ ئەوە زەحمەت دەبێ ئێستا کوونێت تەجوبەیەکی زۆر زەقا و ئەوان ئەو تەجوبەیان لەبیر نەچێتەوە ئەمن لە ئاخردا بەڕاستی حەزەکەم ئەوەندە بڵێم کە کۆمەڵانی خەڵکی ئێران و بە تایبەت خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ومێدەوار بن بەردەوام بن لە ئەو شۆڕشەی ژینا کە دەستیان پێ کردووە شۆڕشێکی زۆر بەپێزە شۆڕشێکی زۆر پێشکەوتوویە شۆڕشێکەکە بەرەو سەرکەوتنمان دەبا شۆڕشێکە کە بۆ یەکەمین جار ژنان پێشەنگی ئەو شۆڕشەن و ئەمن دڵنیام سەر دەکەوین و من دڵنیام کە حکوومەتی ئاخوندی ئاخر ڕۆژەکانێتی ئاخر دەرفەتەکانێتی و بۆ ئەو ئاخر دەرفەتانە بۆەوەی کە لە دەستی نەچێت هەموو کارێکی دەکاجا لە ژەرکردنی منداڵانی مەکتەبەکان و لە زیندانی لە تەجاوز لە هەموو شتێک